إن الحمد لله نحمد ونستعين ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. مرزا خوشحالين لا واني بيستدو لزنزير وانا كان تسكي نفس بخدمتنا بقمو وما بس رضا من دي خواي قولوا هيوادان بأعزيز سود لورقون إن شاء الله. وكو باس ما كل دواني رابردو أو درقاني كوا برو دلي إنسان دروا وكو باس ما كل كتاريان هەر لەسەری ئینسانە زمانی بۆن کردن جوێلێبوون دیتن ئەوجا دەستەکان و پێیەکان ئەوەی لە دووانێ ڕابردوو باسمان کرد تەئسیری زمان بوو زیاتر بە ئیزنی خوای گەورە ئەوجارە دێین باز لە گوێیەکان دەکەین تەئسیری جوێلێبوون لەسەر دڵ چەند تەئسیری هەیە جا لە پێشەوەی بێن باز لە جوێلێبوون بکەین وەکو مقارنەیەک لە بین جوێلێبوون و دیتن کامیان تأثیر و کاریگەری زیاترە ئەگەر تەماشا بکەیت لە قورئانی پیرۆز لە چەندین جێگا خوای گەورە سوبحانە وتەعالا کە باسی سەمع و بەسەڕی کردووەتە جۆلێبوون و دیتن سەمعی بە پێش بەسەری یەخستیە وجعل لكم السمع والأبصار والأفئدة وكاتێکیش کە باز لە چاو لە جۆ دەکا خوای گەورە باسی چاو دەکا ئەوجا باسی جۆ دەکا لهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها كوات ليردا مسألة كوا ديارا جیاوازی لە نێوان چاو لە نێوان جۆ لە نێوان دیتن لە نێوان بیستن ئەوە دوو مەسئلەی لێک جودایە بەڵێ وەکو شکل و هەیئەت ئینسان کاتێک کە هەر یەک لە ئێمە تەماشایەکێک دەکەی یەکەم شت چاوەکانی لە پێشەوە ئەو دوای جوێیەکانی دێ لێ خوای گەورە سوبحانە وتەعالا تەماشا دەکەی کاتێکەوە باس لە چاو و لە گوێ دەکا یەکەم جار دەفەرمی لەهم ئەعیونن کەواتە باس چاوەکە دەکا و دوای باسی جۆ دەکا ئەوە وەکو عوزوویەک بەڵام کارەکەیان وەزیفەکەیان کە مەسەلەی دیتن و بیستنە لێرەدا خوای گەورە بیستن بە پێش دیتن دێخی لە چەندین ئاەت لە قورئانی پیرۆز لەبەر چی زانایان بە چەند شێوەیەک لێچیت دەن و دەڵێن منداڵ کاتێک لەدایک دەبی یەکەم جار هەستی جۆلێبوونی دەبیتەوە ئەوجا دوایێ دیتنیشی لە بۆ پەیدا دەبی دوو لەبەر ئەوەی مەدای بیستن زۆر فراوانترە لە مەدای دیتن لەبەر ئەوەی بیستن ئەتوو لە هەموو لایەک شت دەبیستی لە پشتت لەولات لە پێشەوەت لە تاریکی لە ڕۆناچی بەڵام دیتن تەنها ئەتوو لە بەرامبەرت دەبینی و لە ڕووناچیش نابینی کەواتە مەدای بیستن زیاترە بێجگە لەوەش وەکو زانایانی تەشریح کاتێکەوە باز لە مخی ئینسان دەکەن طبعا هەر یەک لەوانە جۆ و هەروها چاو ئەو کارانەی کەوە ئەنجامی دەن طبعا دەیگەیننە مخی ئینسان لەوێن دەرێ معلوماتەکەەوە دەگیرە و تەحلیل دەکرێت ئیتر دەڵێن بەنسبەت گوێیەکان کە کردداری بیستن ئەنجام دەدەن ئەو سنتەرەی کەوە مەسئولە لە مخی ئینسان لە وەرگرتنی ئەو شتانێکەوە لە طریقەی گوێیەکانەوە دێ واتە لە سەمعەوە دێ دەڵێن لە بەشی سەدەغیە واتە لەو پێشەوەی مێشکی ئینسانە واتە لە پشت نیوچەوانێتی ئەو مەرکەزەی کەوە تایبەتە بە بیستن لە لای پێشەوەی سوبحان الله ئەو مەرکەزەی کەوە تایبەتە بە دیتن کەوا چاو معلومات لە بۆ نەقل دەکات لە لای پشتەوەی مخە من الفصل خلفي للمخ سبحان الله کەواتە لێ بەو تەرتیبەش خوای گەورە سوبحانە وتەعالا کاتێکەوە باس لە کردارەکە دەکات سەمعی بە پێش بەسەر دێخی لەبەرەوەی لە مێشکی ئینسان سەمع لە پێش بەسەرە کە باز لە عوزوەکەش دەکات
عضو چاوەکەی بە پێش جوێەکەی دێخی لەبەرەوەی وەچی دیکەش وەکو ظاهریەکە چاو لە پێش ئەوی دیکەیە. ئیتر بەو شێوەیە ئەوجا وەکو گوتمان لێرەدا فەرقەچی دیکەش لە بینی بیستن و دیتن لە بینی بیستن و دیتن بیستن گوتمان مەدای فراوانترەوە نییە بەڵام دیتن کەسێک کەوا شتێک دەبینی دیتن بەهێزترە لە بیستن. هەروەکو لە حەدیثەکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لە مسند ئیمام ئەحمەد هاتێ دەفەرمی لەیس الخەبەڕ کەالموعاینە، واتە خەبەر وەکو ئەوەی نییە کە شتێک بە چاوی خۆت ببینی، خەبەر وەکو ئەوەی نییە کەوا شتێک بە چاوی خۆت ببینی. هەروەکو معلومە تەمانەوە کاتێکەوە موسا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە خوای گەورە خەبەری پێدا کەوا قەومەکەت گۆرکە گوا دەپەرستن تووشی فتنە بووینە بەهۆی سامیری، دەفەرمی گەڕاوە لای قەومەکەی کە گەڕاوە ئەلواحەکانی لەدەست بوو کاتێکەوە خوای گەورە پێی بەخشی بوو، بەڵام کاتێک کە بە چاوی خۆی دیتی ئەو قەومەی کوو گومڕا بووینە و کوو گۆلچی دەپەرستن هەندە تووڕە بوو ئەلواحەکانی بە عادی دادا. سوبحان الله. لێ پێنجەم دەفەرمی لەیس الخەبەڕ کەالموعاینە، واتە شتێک کە بە خەبەر پێت دەگا وەکو ئەوەی نییە کە بە چاوی خۆت دەبینی. لێ کەواتە دیتن کاتێکەوە شتێک بە چاوی خۆت دەبینی بەقووەترە لەوەی کەوا بە جوێەکانی خۆت دەیبیستی. ئیتر ئەو وەکو فەرقێک لە بینی سەمع و بەسەڕ. ئیتر دێنە سەر مەسەلەی سەمع. لە حارثی محاسبی لە بەدایعی فەوائددا دەڵێتن هیچ ئەندامێک زەرەر و یاخود خەتەریات و کاریگەری لەسەر دڵی ئینسانەکان نییە لەقەدەر خەتەریات و گرنگی گوێیەکان لەسەر دڵ و دەروون لە دوای تەئسیری چاو، یعنی لە دوای تەئسیری زمان، عەفوەن لە دوای تەئسیری زمان، کەواتە یەکەم عوزوو کەوا کاریگەری لەسەر دڵ و دەروون هەیە زمانە، وەکو یەکەم جار کە باسمان کرد. لە دوایوی خەتەرترین عوزوو چییە کامەیە؟ بیستن، لەسەر ئەوەی کەوا ئەو شتانی کە دەیبیستی چەند کاریگەری لەسەر دڵی ئینسان هەیە. ئەوجا دەڵێ حیراست و پاسەوانیکردنی گوێیەکان بە چ شێوەیەک دەبی؟ پاسەوانیکردنی گوێیەکان بەو شێوەی دەبی هەر شتێک کەوا حەرامە گوتنی پێویستە کاتێکەوە تو خۆت دەپارێزی لە گوتنی هەر شتێک کەوا خوای گەورە حەرامی کردیە پێویستە ئەو گوێیانەش بپارێزی لەوەی ئەو شتە حەرامانە بستە ناوی. بەڵێ بە خۆت شتی حەرام ناڵێ پێویستە گوێیەکەش بپارێزی لەوەی کەوا شتی حەرام نێتە ناوی. سعدی قەسیر دەڵێتن لە عەقدی فەرید دەڵێتن ڕۆژێکیان عەمری کوڕی عوتبە تەماشای منی دەکرد، دەڵێ دوو کەس لە پێش چاوی من وەکو بڵێ مشکلەیەک لە نێوانیان بوو، یەکیان قسەی خراپی بەوی تر دەگوت جوونی پێتدا. دەڵێ ئەویش پێیگۆ دەڵێ ئەو نەسحەتی منی کرد کە من دانیش بووم وەکو بڵێ لە دیار من ئەو شتە ئەنجام دەدرا. دەڵێ پێی گوتم وەیلەک وا وەیلا لە بۆ تو نەزه سەمعەکە عن ئیستیماع الخەنا، کەواتە گوێت پاک ڕابگرە لەوەی کەوا شتی ناشەرعی بێتن لە گوێتەوە ببیستی بگاتە ناو دڵ و دەروونت. كما تنزه لسانك عن التكلم به هر وەکو زمانی خۆت دەپارێزیکەوە شتی خراپ بەسە زمانت دانەیە ئاگادار بە جۆی خۆشت بپارێزە لەوەی کەوا شتی خراپ بستە ناو جۆت و ئەوجا بگاتە ناو دڵ و دەروونت. فإن السامع شريك القائل، وەکو قاعدەیەک دەڵێ فإن السامع شريك القائل، ئەو شتێکەوە شتێک دەبیستی شەریکە لەگەڵ ئەو کەسێک کەوا شتەکەی دەڵێ. مادەمە تو بێدەنجی و جۆت لە کەسێک ڕاگرێت و شەریکی لەگەڵ ئەو کەسەی، کەواتە لە خێر و لە شەڕ هەروە لێ بە ئیزنی خوای گەورە ئەو کەسێکەوە جۆ لە زیکریش ڕادەگری، جۆ لە قسەی خێریش ڕادەگری، ئەویش شەریکە لەگەڵ ئەو کەسێکەوە قسە خێرەکان دەکاتن. ئەوجا دەڵێ کاتێکەوە تو جۆت لەو کەسان ڕاگرێت قسە بە یەکتر دەڵێن ئەو تو شەریکی لەگەڵ ئەو کەسێکەوە قسە خراپەکان دەکاتن و ئەو کەسەش و چ شتێکەوە خراپ بوو لە ناو دڵ و دەرونی خۆی وا بەسەر زمانی دادێ و دەری هینایە پێشکەشی توی دەکات توش وەری دەگری، کەواتە ئینسان پێویستە گوێی خۆی بپارێزیتن لەو شتانی کەوە حەرامە ئەسڵەن بەخۆی بەسەر زمانی دابێ. ئەوجا یەک لەو شتانی کە ئینسان پێویستە خۆی لێ پارێزی سەماع الئیشاعە. ئیشاعە واتە کو دەڵێ پڕۆپاگەندە و قسە هینان و بردن بە تایبەتی لەسەر شەخسیات، بە تایبەتی لەسەر خەڵکی مسلمان. وەکو لە صحیح بوخاری ئەو قەزیەی ئەوەی بازکە ئشارەت پێدەکەوە خوای گەورە لە سوورەتی نور باسی کردێ ئەو فتنەیەکەوە یاخود ئەو تاقیکردنەوەی زەحمەتێکەوە بەسەر یەک لە خێزانەکانی پێغەمبەر هات صلی الله علیه وسلم کەوا دایکمان عائیشە بوو خوای لێ ڕازی بی، کاتێکەوە بە حادیسەی ئفک مەشهورە کە بوختانیان بە دایکمان عائیشە کرد. ئیتر لێردا لە صحیح بوخاری
مووقفی یەک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مالۆ باز کە کەوا زەینەبی کەسی زەحش بوو تاوان بخۆتان زان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند خێزانێکی هەبوو وەکو معلومیشە هەوێداری واتە دوو ئافرەت کە هەوێی یەکن بتەوێ نەتەوێ منافسە لە نێوانیان دەبی بەڵام تەماشا و ئافرەتە کە کەوا زەینەبی کچی زەحشە لەگەڵ ئەوەش کەوا هەوێی عایشەیە کەوا عایشە خوای لێ ڕازی بی ئەو بوختانەی پێکرایە بەڵام داخۆ تەماشاکە مووقفی زەینەب لەگەڵ ئەوەی کەوا هەوێی عایشەیە هەوێداریکە وای لێ دەکاکەوە قسەی غەڵەت بکا لەسەر هەوەیەکەی بەڵێ وەکو لە صاحی بوخاری دەفەرمیتن عایشە دەجێڕتە خوای لێ ڕازی دەفەرمی پێ صلی الله علیه وسلم پرسیاری دەکرد لە زۆر کەسان دەربارەی من لەو حاڵەتێکەوە ئەو قسە پەیدا بوو یەک لەوانەی کە پرسیاریان لێ کرد لە زەینەبی کچی زەحش کە ئەویش خێزانێشکەی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم دەربارەی عایشە تووڕەئیت چییە ئەو قسەی کە بەرامبەری دەکرێت لەبەرەوەی ژن زیاتر شارەزای یەکترین ئەتووڕەئیت چییە بەرامبەر بە عایشە دەفەرمی پێی دەفەرمیتن ماذا علمتی ئەو ڕەئیتی ئەتوو چ دەزانی دەربارەی عایشە چ دیتیە لە عایشە لە بۆم باسی بکە دەفەرمی زەینەب لە وەڵامی پێغەمبەردا صلی الله عليه وسلم فەرمووی ئەحمی سەمعی وبەسەری ئەحمی سەمعی وبەسەری یا رسول الله ئەمن جۆی خۆم دەپارێزم و چاوی خۆشم دەپارێزم واتە جۆی خۆم دەپارێزم لەوەی کەوە شتێکم جۆلێبی کەوا ئەسڵەن لە بۆم نییە قسەی لەسەر بکەم و چاوی خۆشم دەپارێزم لە شتێک کەوا لە بۆم نییە تەماشای بکەم کەواتە من شتێک ناڵێم کەوە نە بە جۆی خۆم بیستیتم و نە بە چاوی خۆم دیتیتم ئەو شتەی ناکەم ئەو جا دەفەرمیتن گوتی والله ما علمت إلا خيرا طبعا ئەو کەلیمەیە زۆر مهمە دەربارەی هەوەیەک لە بۆ هەوەیەکەی والله ما علمت إلا خيرا والله دەربارەی عایشە هیچ شتێکم نەزانێ إلا خەیر نەبی شتی خراپم دەربارەی عایشە نەزانیە خوای لە ڕازی بی ئەو جا دەفەرمی لەگەڵ ئەوەش عایشە دەفەرمیتن زەینەب كانت تساميني من أزواج النبي صلى الله عليه وسلم کەواتە زەینەب یەک لەو ئافرەتانە بوو لەناو هەموو هەوەیەکانی عایشە وەکو بڵێ منافەسەی منی دەکرد لەوەی کەوا چیهامان زیاتر خۆمان نزیکەینەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو جا لەگەڵ ئەوەش ئەوە مووقیفی بوو ئەوە مووقف يعني استغلالی مووقفەکەی نەکرد بڵێ وەڵام مووقفە باڵێ فرسەتێک هاتە پێش بە هەوڵ بدەم لە سمعەی عایشە بدەم تاوەکو لە پێش چاوی پێغەمبەر بکەوی صلی الله عليه وسلم تاوەکو خۆمی لەلا شیرین بکەم کەواتە تەماشاکە ئیمانە وای لێ دەکاتن بەڵام لەگەڵ ئەوەش خوشکێکی هەبوو ناوی حەمنە حەمنەی کچی زەحش دەفەرمی ئەویان سبحان الله لەو حادیسەی تێکەت واتفقت أختها حمنة تحارب لها فهلكت في من هلك سبحان الله دێ ئەویان زەینەب خۆی پاراستە بوو لەوەی کەوا تووشی گوناه بێ لەو بابەتە بەڵام حەمنەی خوشکی زەینەب بە پێچەوانەوە دەڵێ ئەویان لە بۆ ئەوەی کەوا دیفاع لە خوشکی بکە تاوەکو مەکانەتی خوشکی لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرزتر بی لە مەکانەتی عایشە دەڵێ ئەو کەوتە ناو فتنەیە و ئەو یەک لەو کەسانە بوو کەوا ئەو باسەی عایشەی دەجێڕاوە لە ناو خەڵکی کەوا بوختانی پێکرایە با بڵێن بوختانەکەی دەجێڕاوە بە شتێکی خراپ دەیجێڕاوە ئیتر لە عاقبەت پاشەوەی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى وەکو معلومە کەوا لە دە ئایەتدا یاخود لە زیاتر لە دە ئایەت کە خوای گەورە دای بەزان دەربارەی حادیسەی ئیفک بەڕائەتی عایشە لە سەروی حەفت ئاسمانان دابەزی کەوا عایشە دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێکی بەریئە ئەو جواب ئەوانەی کەوا ئەو قسانەیان بڵاو دەکردەوە چەند کەسێک لەوانە پاشەوەی کەوا ثابت بوو لە سەریان ئەوانە ئەو قسانەیان بڵاو دەکردەوە پێیان سەڵسەڵەم حەدی لێ دەرکردن کەوا حەدی قەذف 80 جەلدەیە لە زەمنی ئەوانە حەمنە یەک لەو ئافرەتانە بوو کەوا 80 جەلدەی لێدرا لەبەر چی لەبەرەوەی جۆی خۆی نەپاراست چونکە ئەگەر جۆی خۆی بپاراست با وەکو زەینەب جۆی خۆی پاراست ئەسڵەن ئەو قسەی نەبیست بە نەشی دەکرد وانە کەواتە لێردا پێویستە ئینسانی مسلمان خۆی بپارێزیتن و لا صحيح بخاري عيني خوای پیغمبر صلی الله علیه و سلم باسی حالتێک مالکە کاتێکەوە خەونێک لە خەونەکانی خۆی دەجێڕێتەوە وەکو معلومە خەونی پێغەمبەرانیش عەلەیهیم الصلاة والسلام وحیە ئیتر لە خەوندا پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند حالەتێک پیشاندرا کەوە عەزابی چەند کەسانێک لە بەرزەخدا کووە ئەوانەی کەوا چەند تاوانێکی دیاریکراویان کردیە لە بەرزەخدا بابن لە بەرزەخ کە دەڵێن واتە لە دوای ئەوەی کە دەمری هەتا ڕۆژی قیامەتەوە بەرزەخ پێدەگوترێ کە بە قەبرەوە دەست پێ دەکات دیارە ئەو مەرحەلەیەکی تایبەتە عەزابی تایبەت شێلۆ چەند کەسانێکەوە گوناهی تایبەتیان هەیە هەتا لە ڕۆژی قیامەتش ئەوجا دیارە حساب و کتابی تەواو دەست پێ دەکات یەک لەو کەسانێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەمان باز کە کە لەو خەونەی دیتی ئەوە بوو دەفەرمی ئەو دوو مەلایکەتێک کە ئەمنیان برد چەند دیمەنێکیان نیشاندەم یەک لەو دیمەنانە ئەوە بوو فإذا رجل جالس
کەسێکم دیت پیاوێکم دیت دانیشت بوو ورجل قائم بيده كلوب من حديد وكسيش كجدس سري أو كسرا واستابو قلابيشي لآسن بيبو قال بعض أصحابنا عن موسى لرواياتش كأنه يدخل ذلك الكلوب في شدقه حتى يبلغ قفاه تماشاك أو كسيك ودانش ولا عذاب ده أو كسيك ولا سرسرتي عذابي ده بو قلابا آسنيك ولا دستيتي ضلي للايشي ليوي ديهنا ئەو لێوەی شەق دەکرد هەتا پشتی سەری دەبرد پاشان ئەو جارە لە لایەکەی دیکەی هەتا ئەو لایەی شەق دەکرد لایەکەیت کە چا دەبووە دیسان داهاتەوە لایەکەیت کە دیسان شەقی دەکردەوە هەتا ئەو لایەی شەق دەکرد ئەو لایە چا دەبووە بەبەردەوامی لەو عەزابەدا بوو بەبەردەوامی لەو عەزابەدا بوو دەڵێ لە کۆتاییدا کاتێکەوە پرسیارم کرد ئەوانە چێ بوون ئەوە چی کرد بوو دەفەرمی تەماشاکەوە جەزای چێ دەفەرمی ئەوە فكذاب يحدث بالكذبة أو كسيش دروزن بو دروي دكرد يحدث بالكذبة فتحمل عنه أو درويا ليان وردكر كسانك جويان لرادكر كاتلير دم بستكاوي كسانك جويان لرادكر حتى تبلغ الآفاق كسانك جويان لرادكر كأو دروي دكرد يتر أو درويان لو بلاو دكردو حتى وكدقيشت همو جيجاك الآفاق تبلغ كل أفق أو دروي دقيشت همو زيقاتي كوات الليرة دا كسي دروزن لبرتي عذاب ددري لبر أو بو السبب كوا كسانك جوي لي رابقرن كوات أواني كجوشيان لي راقر طبعا أواني الشريك لقلي لو قناه تاوانا بوي كوا أو درويان بلاو دكلو بهم زيقاق أدي أقر كس جوي لي رانقري قزيك أهوان ترى كوات براس إنساني مسلمان في يستا خوي باريزي لهر مدرسة كوا كواكو قوتمان أو قساني كوا حرام لبود بكي حرامش لبود بي بيستي كعلم لهر مزسيك شتيشي واد بيست دبي موقفتها بي أجر بيتو توانيد إنكاري قضية كي بكي بيست إنكاري بكي كسي كوا قسينا بجيدك بيست بيدنجي بكي أجر بيد نكرا بيست لما زسكي هل بستيو نجوي خود بباريزي لقرآن بيروس بايقر سبحانه وتعالى كباسي جولة كما لو ذكر لسورة المائدة وصفي عندك بوصف يقلوانا ياخد دو وصف لدو يقدر فرمي سماعون للكذب أكالون للسحت سماعون للكذب بصيغة مبالغة واتا زور جوي لدرو رادقرن زور جوي لدرو رادقرن أو صفتي يهودا زور جوي لدرو رادقرن لباشا جدا فرمي أكالون للسحت زور حرام خوريشن زور حرام خور زانان دفرون باشا علاقة لبيني جو قرتن لدرو حرام خواردن تسيه كدو صفتي جولك كان كبيرست مسلمان خويل باريزي دفرمون لبروي سماعون للكذب واتنق زارك ودوزار زور جول درو رادقر واتا او كسي كوادروزنا او ديار ملازمي دكا وكسيش كوادروي دكا قسي درو اصلا بخوي فطرتي انسان رفزي دكا توا يعني كسي كواجول لبدروي دكا طاقه بني جول رابقري بلان باشا تسوى لكسانك دكا جول دروزنا رابقرن دلي علاقي مسألة حرام لقل خواردني حرام علاقي بجوغرتني دروها دلي او كسي كوا دروزن او حزج دكا خلكانك جويلي رابقرن بپاري حرام كسانك كودكاتوا بپاري حرام كسانك كودكاتوا تجارته شي حرامي مشترك هي لبين دروزن لبين اواني جويلي رادقرن كو يعني كردي توا يتر او خواردني حرامي كوا وان لي دكا جويلي درو رابقرن كاتا علاقة بين أودو قضية إخوة أمام دا خطورة ترسناتي جوغرتني كلمة لتدا ديلا بر أوي خطرياتكي لويدا لوي بيشتما زور بتساچي باسوانيتي جوي كان مام بكين دالي هر كلمة كجود لي دبي أو كلمة وكو أويك واتوي بخاكي وربكي أو توي كبخاكي وردكي اعتيادي سبر أو زا شين دبيلي آثار شوينواري لي بديار دكوي أو كلمة لو ضلوا درون زيجير دبي كزيجير بو سبحان الله ماشي إنساني زور غريبة يعني أو نظري كذيكي صورتكي لماش كد أو زا ثابت دبي صورتك أو تثبيتي دكي لخازني خود لبابن خزن دكي لماش خود بهماشي أو كلمة كوا ديبستي خزن دبي لماش كد كخزن بو لماش كد ياخذ ضلوا درونت إتر هل لحظيك ببيع ويكأتوب التوي بخيال دادتو بتابته الشيطان ونفسي أمارة بالسوء بخيال دادينتو كان جينيش بخيال داديني للحظات زور عجيب
بە تایبەتی لە ناو نوێژە بە خەیاڵدا دێنیتەوە ئەو کەلیمەی کەوا جۆت لێ بووە سوبحان الله ئەو نەزرەیە کە کردیتت لە نوێژە دێنیتەوە پێش چاوە سوبحان الله لەوەش خەتەرتر لەسرە مەرگ دێنیتەوە سەر زمانت خوا پەنامان بدا لەسرە مەرگ دێنیتەوە سەر زمانت کەوا تەحدیدی مەسیرت دەکا جالوێ تەماشا دەکەی کەلیمە هەیە جاری وا هاتوو لە لەحەزاتێکەوە ئەوجا کەلیمەی خێر و هەروە کەلیمەی شەڕش طبعا ئەو تەئسیرە هەیە کەلیمە هەیە کەلیمەی خێر لە لەحەزاتێکەوە هاتوو بە مێشکەچی خالیەوە جۆ لە کەسێک ڕادەگری کەوا قسەی حەقت لۆ دەکا ئەو کەلیمەیە زۆر کاریگەری لەسەر دڵ و دەروونت دەبیش لەوانەیە ژیانت دەگۆڕی بەرەو چاکە مەسیریشت بەرەو چاکە دەباتن جالوێ یەک لەو حادیسانە یاخود یەک لەو میثالانە فەرزدەق دەڵێ کە وەکو معلومە شاعیرێک بوو کاتێککە هاتە لای ئیمامی عەلی خوای لێ ڕازی بی کوڕەکەشی لەگەڵی بوو دەڵێ ئیمامی عەلی فەرمووی یا ئەبەل ئەختەڵ ئەوە چێ لەگەڵت دەڵێ گوتی کوڕمە ئەوی شاعیرە وەکو خۆم دەڵێ ئیمامی عەلی چی پێ فەرمووی علمه القورآن فهو خير له من الشعر فێرە قورئانی بکە قورئان چاکترە لە شعر قورئان چاکترە لە شعر فێرە قورئانی بکە دەڵێ ئەو قسەیە زۆر تەئسیر لە فەرزدەق کرد نەوەک هەر لە کوڕەکەشی زۆر قسەی لە تەئسیر لە فەرزدەق کرد دەڵێ فەرزدەق پاش ئەوەی کە ئەو قسەی زۆر کاریگەری لەسەری هەبوو ئەو کەلیمە قسەیە سوبحان الله دەڵێ وعد و پەیمانیدا کەوا خۆی ببەستیتەوە هەتا هەموو قورئانی لەبەر دەکات سوبحان الله خۆی نەکاتەوە دەڵێ فعلا خۆی بەستاوە هەتا قورئانی بە یەک ساڵ لەبەر کرد خۆی نەکردەوە بەو شێوەیە نانی دەخوارد و دەنووست و هەڵدەستا خۆشی بەستا بۆ سوبحان الله ئەوە تەئسیر یەک کەلیمە قسە بوو لە ئیمامی عەلی خوای لێ ڕازی بی وای لێ هات فعلا لە خلالی یەک ساڵ قورئانی لەبەر کرد وەکو گوتیشمان خەتەریاتی کەلیمە کە کەلیمەی خراپبی لەوانەیە تەئسیری لە خاتیمەت دەکا وەکو ابن القیم ڕەحمەتی خوای لە جواب الکافی باسی ئەو کەسەمان لۆ دەکاتن کەوە دەڵێ پێی گوترا لەسەر مەرگ قل لا إله إلا الله دەڵێ آخر كلمة لجات بڵێ لا إله إلا الله فجعل يقول أين الطريق إلى حمام منجاب كان رجال چێن دەرێ لە بۆ حەمامی منجاب ئەو قسەیەوە بزەم جارش ئشارەتمان پێ کرد لەو دەرسانە مەقسەدمان یەک کەلیمە قسەیە تەماشاکە هەندێک کاریگە لەسەر دڵی کابرا هەبووە تا بەو شێوەی لەسەر ئەو کەلیمە قسەیە مرد ئەو کەلیمە قسەیەش لە چێ هات دەڵێ ڕۆژێکیان لە پێش ماڵی خۆی ئەو کابرا ڕاوەستا بوو ئافرەتێک بەوێدا ڕەت بوو دیارە ئەو ئافرەتە وەکو وەسفی دەکاتن ئافرەتێکی جوان بووە دەڵێ ئەو کەسەش گوناه لە دوای گوناه دەست پێ دەکات کەوا نەزەری کرد تەماشای کرد ئیتر ئەو ئافرەتەش تەقدیری خوای بە دوای جێگایەک دەگەڕاکەوە ناوی حەمامی منجاب بوو دیارە لێی شێوە لە چێندەرەیە هات لەو کابرای پرسی ئەری باشە ڕێگا لە بۆ حەمامی منجاب لە چێندەرەیە سبحان الله ئەو کەلیمە قسە بەس ئەو کەلیمە قسە دەڵێ وای لێ هات ئەو کەلیمە قسە تەئسیراتی لەسەر کرد لەسەر لەناو دڵ و دەرونی جێگیر بوو هەتا ئاخر کەلیمە قسەشی لە کاتێکەوە لەسەر مەرگ بوو پێیان دەگوت بڵێ لا إله إلا الله دەیگو ئەین الطەریق إلى حەمامی منجاب کا ڕێگا لە چێن دەرێ لە بۆ حەمامی منجاب هەتا بەو شێوەی ڕۆحی دەرچوو کەواتە بەڕاستی ئینسان پێویستە ئاگادار بی ئیتر ئەو گوێمان هەوڵ بدەین بە شێوەیەک شلی بکەین لە بۆ ئەوەی کەوە کەلامی خوای گەورەکەوە خەیر الکەلامە لە بۆ خەیر الکەلام شلی بکەین کەوە بیبیستین و هەروە لە بۆ قسەی خێر لە بۆ نەسیحەتی چاک شلی بکەین ئەوجا کاتێک کە تەماشای قورئان پیرۆز دەکەی بەنسبەت گوێلێبوون باسی لە سێ نەوع سەماع کردێ لە قورئانی پیرۆز سێ نەوع سەماع یەکەمیان سەماع الئیدراک ئەوە مجرد يعني گوێلێبوونە سەماعیش کەی باس کردێ سەماع الفەهم والعقل ئەوە گوێلێبوونێکە کەوا تێگەیشتنی لە دوادا دێ سەیەم سەماع الئیجابة والقبول کە ئەوەیان لە هەمووی گرنگترە واتە گوێلێبوونێک بە شێوەیەکەوە لە دوای ئەوەی یەکسەر ئەوەی کەوا بیستن لەو حەقەیکەوە بەتایبەتی لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم قبولی بکەی و یەکسەر جێبەجێشی بکەی ئەو داواکاری کە تێیدا ئیتر لە دەربارەی سەماعی ئیدراک هیچ هونەری تێدا نییە کەسێکەوە ببیستی ئەوە هیچ مەزیە و با بڵێن هیچ شتێکی زیاتری تێدا لەوەی حاشا ڕووی جەنابتان حەیوانیش دەبیستی ئیتر مهم لە دوای ئەو بیستنە چ دێ لە دوای ئەو بیستنە چ دێ ئیوا هەیە دەبیستی بەڵام بیستنەکەی بە خێر کۆتایی پێدە هەروەکو خوای گەورە کە باز لە جنی ئیماندارمان لۆ دەکات لە سوورەتی جن کاتێکەوە دەفەرمون ئنا سەمیعنا قورئانا عەجەبا
کە معلومە لە کۆتاییدا وەکو باسی دەکاتن ئەوان زۆر بە چاچی گوێیان لێ ڕاگرت و تێیگەیشتن و قبولیان کرد و تاعەتیان ئەنجامدا بەڵام کەسانێک کەش وەکو لە سوورەتی فوسیلەت خوای گەورەمان باز دەکاتن بە پێغەمبەریان دەگۆ وفي آذاننا وقر أصلا مزل جو ما كرا استعداد ما نية جوش ما لبي لو قساني كأتو ديكي وفي آذاننا وقر أو شيء أو بشي كم بشي دوم لسماع وهجوت ما سماعي فهم وهلوا سماعي عقل جوليبون بشيوك واتي بقي أو يا ديار إنسان لحيوان جدا ذكاتوانيا حيوان الجولي بلام إنسان لدواي جوليبون فيوست أجر فكري خالي بي فكري خالي بيتن أو تيشي دقاتن يتلير دا كاتك وتماشادك شعيب عليه الصلاة والسلام آموش قاري قومك يدك بانجي عندك لبولا إخوائي قول سبحانه وتعالى أو أنت دلين ما نفقه كثيرا مما تقول أوي أتودلي يا شعيب إما هرتيناقين عن جومان ليه بلام تيناقين نانو تيبقن وكخوائي قول سورتي الأنفال إجداد فرمي باس لمنافقين دكا ياخذ باس دبي باوران دكا ولو علم الله فيهم خيرا لأسمعهم ولو أسمعهم لتولوا وهم معرضون اگر خوای گەورە بیزانی باکەوە ئەوان خێریان پێوەیە کەسانێکی بێ باوەڕ ئەوە وای دەکرد کە ئەوان تێبگەن بەڵام ئەگەر واشی بکرد با تێبگەن ئەوان هەر سەمعی ئیجابەیان هەر نەبوو ئەوان هەر پشتیان تێدەکرد کەواتە سەمعی فەهمیش ئەگەر کەسێک تێژ بگا بەڵام سمعي سيمي لدوا دانيكوا إجابة وقبولة أو بكلشي نايا بلكو دبيتا إقامة حجة لسري زياتر إتر سمعي سيم كوا براستي هاد أويان مقبولة أو يكوا خايقول لسورة النور باز لإيمان داران دكا تفرمي إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا كواتا قول إيمان داران كاتي كوا بانك دكرين لبوي كوا خوا حكم لنيوانيان بكا بحكمي بيغمبر صلى الله عليه وسلم راضي بن اوان دلين سمعنا واطعنا جومان ليبو وجوراليش ماكر اويك هو مطلوب براستي كواتا برامبر بجوليبوني حق بيستما او سي مرحله ما نهبي واتسمعي ادراك جوليو شل بكين او زاهول بدين تي بكين او زاهول بدين قبولي بكينو ولامي بانغوازكي خواي غور بدينو وهروها جوراليش بكين لو تماشا دكيك جاري وها يك كلمة قصة وكباس ما كر أوي فرزدق بتشي وياك تأثيري لكر أو جا كسر شيء وكو فضيل كر عياض رحمتي خوي لبي بيش أوي التوبة بكاتن كسر بو وكو دل كان شاطرا يقطع الطريق شاطر بمعنى أوي دوات السارق بو كسر شيء تتور يقربو سبحان الله طبعا زور بغلتي لنا وما كلمة باز ذكر بتايبتي لنا وعربان كسيك من دالك زيرب دي شاطرة مع العلم شاطر بمعنى حرامي دي بمعنى دز دي إيتر دالي فضيلي كوري عياض ريقربو تتبو ولزمني أو كار خراباني كذا شكر عشقي آفرتك ببو دالا روجة كان بتمابو لسر ديواري مالك باز بدا تاوكو نزيشي أو آفرته بيتوكوا أو عشقي بوا دالي لو دورو بري جوي لكسيك بقرآني دخين لو دوروا بري جوي لكسب القرآن دخين سآتش دخين أو آتبوا ألم يأني للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق كاتي أويدا نهاتيا لبو إيمان داران دلكان يام بترسي لبو ذكري خواي قولوا لبو أو قرآني كوا أو حقيقة لقرآن خواي قولوا داي بزاندية دلي أو آتزوه تأثير لك سبحان الله لحظات عندك لحظات سبحان الله او دلي انساني وردقري دلي او اتزود تاثير لك دلي يكسر قوتي بلا والله قد ان بلا والله كاتي هاتيه اتر او بياوي لي درس كوكو معلومه فضيلي كرعياض او اتو تاثير لك لبروي سمعي ادراكو سمعي فهمو سمعي قبول اجابيه برامبر بو اتا وهروها هر او قضيه كوا جولي راقرتن بشويه كوا لواني كلمة قصيك أتو دشي زاني لمسائل حق لقرآن ولسنة لو يا براستي كسي كوابلي والله أم بيستم بفلانة علم وفلانة محاضرة نية حقا يعني أقر خريش يشتكي باشتر النبي
ئەگەر خەریکی شتێکی باشتر نەبی ئەوە لەو حاڵەتێ وەڵاهی ئەگەر غڕوری نەبی هیچ شتێک کە مەنعی ناکەکەوە گوێ لەو محاضەڕەی ڕابگری جۆ لەو قسە حەقەی و جۆ لەو نەسیحەتەی ڕابگری خۆشەرنە ئیلات و جۆ لە شتێک ڕابگری کەوا نایزانی نا ئەدیوەت لە فکر کرد قورئانی پیرۆز لە چەندین جێگا دەفەرمی ئەوە تەذکیرەیە بەبیرهێنانەوەیە جاری وا هەیە یەک کەلیمە قسەکەوات و چەند ساڵە دەیزانی بەڵام کە لە کەسەش کە جۆت لێ دەبی ژیانت هەمووی پێی دەگۆڕێ وانە لێ تەماشا دەکەی کەسێکی وەکو عەتای کوڕی ڕەباح دەڵێتن ئین الشاب لەیحەدیثنی حەدیثا فەئەستەمع له دەڵێ جاری وایە گەنجێک قسەیەکم لە بۆ دەکا حەدیثێکم لێ باز دەکا ئەمن فەئەستەمع له زۆر بە چاچی گوێی لێ ڕادەگرم کەئەنی لەم ئەسمعه بەو شێوەی گوێی لێ ڕادەگرم وە کەئەنما قەت گوێم لێ نەبووە وقد سمعته قبل أن تلده أمه لكاتێکدا کە ئەو قسەی ئەو لە بۆم دەکا ئەمنەوەها بە چاچ گوێی لێ ڕادەگرم پێش ئەوەی ئەو لەداچی بێ من ئەو قسەم زانیە تەماشا و تەواضوعی بکە بەڵام ئەو دەزانین لەبەرەوەی ئەو کەلیمە قسەی لەوانەی کە لەوی گوێی لێ ڕادەگریتن تەئسیری وای لێ بکاتن کەوا چەند ساڵە بەخۆی دەزانێت ئەو تەئسیری لەسەری نەبووە کەواتە بەڕاستی وەکو گوتمان هیچ کەسێک با نەڵێتن ئەم فلانە شت دەزانم پێویست ناکات گوێی لێ ڕابگرم قەیدی ناکات ئەگەر خەریک شتێکی چاکتر بی بەڵام ئەگەر خەریکی شتێکی چاکتر نەبی وەڵاهی غڕوری نەبی هیچ تشکە مەنعی ناکەکەوە گوێ لە کەسێک ڕابگری ئەگەر مستەواشی لەوی نزمتر بیتن بهر حال وكو خواي جور سبحانه وتعالى لسورة قاف دفرمي إن في ذلك لذكرى أو كلا قرآن بيروز بقشتي باز ذكر بتايبتي لسورة قاف إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد دفرمي أويك ولا قرآن باز ذكر أو ذكرى ودبيت معي أويك وكسانك بندو آموشقاري لي وربقرن أوانيك وخاوني قلبا وكزانان دفرمي يعني خاوني الدليتي ذكي زكينا كواتا ذكي وتدلكي زيرة كتيدقا وزكيشة باچيشة دليتي باكو زيرتي هي أو بندو آموشقاري للقرآن رادقري أجر أو دلاشينيا أو ألقى السمع وهو شهيد أو كسش بندو آموشقاري ودقري كوا جوي باش راقرتيا جوي باش راقرتيا لو قصة خيراني لو قرآني كوا لبوي باز ذكري وهو شهيد واتدلكشي حاضرة ماشي لكن أو قصاني كوا لبوي ذكري نوق بشوي كوا جوي لراقرتيا ضلي شو ياخذ ماشي للاشي دي كيا لبران بردا طبعا شيطان بوشيوي كاتي كوا بەتایبەتی کەسی مسلمان کەوا هەوڵ دەدا پارێزگاری لە گوێیەکانی خۆی بکاتن هەوڵ دەدا کەوا شتی خراپ نەستەناو ئەو گوێیانە خۆ شەیتان وازی لێ ناینێ لەبەرەوەکو چەند جارێک باسمان کرد طبعا شەیتان هەموو خەمی ئەوەی کەوا مسلمانی گومڕا بکە کەسی کافر هەر جوندیەکی خۆیتی ئەو زیاتر هەوڵی لەگەڵ کەسی ئیماندارە بەتایبەتی کە هەوڵ دەدەی ئەتوو خۆت بپارێزی لەوەی کەوا شتی خراپ ببیستی ئەو هەوڵت لەگەڵ دەدا ئەو جا دەڵی کاتێک کە وەکو ابن القیم لە جواب الکافی دەڵێتن دەڵێ کاتێکەوە شەیطان کاتێکەوە ئیبلیس جوندیەکانی خۆی دەنێریتن بەو شێوەی نەسیحەتیان دەکا دەڵێ ئیمنعوا ثغر الأذن أن يدخل عليه ما يفسد عليكم الأمر هەوڵ بدەن ثغر الأذن واتە ئوذن کەوا وەکو سەنگەرێکە لە بۆ دڵ دەڵێ هەوڵ بدەن ئەو سەنگەرە ئەنگۆ وای لێ بکەن بە هیچ شێوەیەک لەو گوێیەدا شتی خێر نەچتە ناو دڵی ئەو ئیماندارەی فاجتهدوا أن لا تدخلوا منه إلا الباطل هەوڵ بدەن زۆر خۆتان هیلاک بکەن هیچ شتێک نەستە ناو ئەو گوێیە ئەو ئیماندار ئیلا شتی باتیل و ناحەق نەبی فإنه خفيف على النفس هەر هەندە گوێی لێبی بەس محاولە بکەن بەس گوێی لێبی فإنه خفيف على النفس لەبەرەوە باتیل شتێکی سووکە لەسەر دڵ شتێکی سووکە لەسەر نەفسی ئینسان تستحليه النفس ئەو نەفسە لای شیرینە هەر هەندە بیبیستی ئەو جا هەوڵدا زیاتری گوێ لێبی سبحان الله ئیتر بەو شێوەی نەسیحەتی جوندیەکانی خۆیدا وتخيروا له أعذب الألفاظ وأسحرها للألباب هەڵبژێرن لە بۆی بۆی کەوە أعذب الألفاظ واتە شیرینترین لەفزی لە بۆ هەڵبژێرن لە باتل و ئەو لەفزانی لێ هەڵبژێرن کەوە وەکو سحرێک تەئسیر لە دڵ و دەروون و لە مێشی دەکاتن تەماشا ناکەی شەعرەکانی باتل بەتایبەتی کاتێکە دەکرێتە گۆرانی ئەو جا بەتایبەتیش کاتێکەوە ئافرەتێکی حاشا ڕووی مسلمانە ئافرەتێکی کەوە نەخ و ڕەوشتی هەیە نە دینی هەیە بیپارێزیتن کەوە بە هەموو شێوەیەک هەوڵدا ئیسارەی شەهوەی بەرامبەری بکاتن چەند تەئسیر لە بەرامبەرەکەی دەکا هەر ئەو هەندەی زەحمەتە تا وەکو گوێی لێ ڕادەگری هەر کە گوێی لێ ڕاگر ئەوجا وەکو سحرێک تەئسیری لێ دەکا
ناتوانین لەژێر تەسیرەکەی دەربچی مەگەر خوا سبحانه وتعالى پارێزگاری ئەو بەندەیە بکە ئەو بەندە خۆی بداتە پەنای خوای گەورە سبحانه وتعالى وهروە لە ضمنی نصيحتەکەی پێیان دەڵێ وإياكم أن يدخل من هذا الثغر شيء من كلام الله هەوڵ بدەن بە هیچ شێوەیەک کەلامی خوا نەستە ناو ئەو جۆیە هەوڵ بدەن لەو سەنگەرە کەلامی خوای گەورە و هەروەها کەلامی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و هەروەها کەلامی کەسانێکی ئامۆژگاریکان نەستە ناو ئەو جۆیە فإن غلبتم على ذلك أجر هر ناتارج بون لتواناتان دانبو أو كسحريز بو قرآن جوي لرابقري فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم جوي لرابقري جوي لقصي خير رابقري أجر هر بيتان نكرا هر وايكر كوا جوي لقرآن رادقريتن أو تبكن فحولوا بينه وبين فهمي وتدبري والتفكر فيه والعظة فيه هر جوي لبو وانيا هەوڵ بدەن لێ نەگەڕێن مەشغولی بکەن با فکری لێ نەکاتەوە با پند و ئامۆژگاری لێ وەرنەگری مەشغولی بکەن بە شتی دیکە سبحان الله یعنی لێوێ تەماشا دەکەیت چەند کەس جۆ لە محاضرە ڕادەگری جۆ لە قورئانی پیرۆز ڕادەگری مێشتی چوویتە لا چی دیکە ئەو شتێکەوە بە حەیاتی بە خالی دانە هاتی ئەو بە خالی دەینیتەوە سبحان الله لەوەش مهمتر لە ناو نوێژێکە لە بەردەستی خوای گەورە ڕاوەستایە ئەو شتانی کەوا بە خەیاڵی دانایە لە ناو نوێژێ دێ بە خال دەینیتەوە کەواتە بەڕاستی ئەوە ئیشی شەیتانە و لەگەڵ ئەوەش ئەوجە دەڵێتن محاولة دكا وكخواي قرص سبحانه وتعالى لسورة الأنعام باز دكا وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا أو جهول دا أو قصة باطلاني خوي قصي باطل أجر باطلي بپرده حقیقیکی خوی لسر یعنی پرده کی لسر لا بدری وجه حقیقی خوی بدیار بکوی کس قبولی نکرده بری باطل زور ناشرینه باطل و ناحق زور ناشرینه بلان پیوسته با پرده یک دا پوشره برازین دریتوا او زاد فطرت انسان قبولی دکا اگر هر نا قبولی نکا او هبو شیوه لوی وکو معلومه که هر باب من آدم علیه الصلاة والسلام کاتک والا بهشت بو ابلیس کو توانی هلی خلطینی ابلیس توانی هل خلطینی بوی کوا او ناحقی او دیویز دای پوش بشتی دیکا وقاسمهما اني لكما لمن الناصحين سوين دي لو خوار كوا من اموشغاري كارم لبونغو هل ادلكم على شجرة الخلد وملك لا يبلى اريتان نشان دم داريك كوا قال لي بخون او داره حتى نمرد ابن نامرن لبروي ادم وحواء ده ترسان كوا لو خوشي بهشت بس ندري وبمرن ادارك تا نشان دم اگر بيتو لو داره بخون نامرن على شجرة الخلد وملك لا يبلى أو زال لملكك وهتا لدستان نسي بوشوي هل خلطان أو زال بوشوي شيطان دي أو باطلي كبيتي درازين توا يسمي الأشياء بغير أسمائها أو شتان حقتكي بناو حقكي خوي ناتا بيج لبود بلكو ناوي شي ديكو بپرديك دسر داي دپوشي لبون مونا أو همو بدروشتي كبناوي فنو هنر دكري نالي ولا بدروشتي نشان بدم دالي ولا فيره هنرد بكم دبرو لغة العصر كاتي كوا ديوي غيبتك بيبكا خونالي ولا غيبتك كاكا دالي هو صفتي كابرا ولا باسبكا او صفتي تي صفت دالي ولا باسبكا كاتي كوا ديوي الربات بيبخوا دالي هو الربانية كاكا وفائدية مصطلحها شينوية ها او ربانية وفائدية كاتي كوا ديوي كفر بكسانك بكاو كسانش او كفران بي اعتيادي بي بأدبي برامبر خوا وبيغمبري خوا وبرامبر بقرآن بيروز بكريتن كوا كفر بنص قرآن خو ناري ولا كفر يبكا ذلك كوا حرية الرأي بيرو رأى زادا تمشاكا ناو كيدا قوري كوا تبو شوي انسان بيست اقاداري فعل الشيطان بي يعني او ناوانك او دي قوري اگر كسيك شارزابي لديني خوا في هل ناخلته بلام كسك جاهل ببدين إخوة يتربونا وأنا هل دخلته وكل شيطان كوت ما يسمي الأشياء بغير أسمائها لو حاطيت يدك يجوي لكفرج دبيبي حسبك كو كفرة أو ذكاري قليل لسر دول درونو لسر عاقبتي أو كسا كو كباس ماكر زور خراب دبيتن تنشتي دي كشما هل لسر مسألة السمع اللهم لبرت وابوني كاد إن شاء الله تعالى لير دوستين ببشتواني خواي قوري اللواني ده هاتوقع خواي قوري عمر بدا تواوي دكين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين